دەمانەوێت زانیاری لێ وەربگرین سەبارەت بە کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و چەند پرسێکی تر. وەلی سڵاو لێبێ زانیاریمان دەوێت سەبارەت بەو کۆبوونەوەیە و ئەو زانیاریانی لای تۆ هەیە چییە؟ بەڵێ ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوو ئەوە لە کۆبوونەوەکەدا بەڕوون و ڕاشقەی حکوومەتی هەرێمی کوردستانیان گوت کە ئەوان چیان پێویستە و چیان دەوێتن بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک و تەمیز ئەنجام بدەن لە هەرێمی کوردستان. وەروە بە حکوومەتی هەرێمی کوردستان نەڕاگەیاند کە ئەوان دەبێتن بە زووترین کات داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت بۆی کە ئەو وادەی کە سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کردووە یاخود دەستنیشانی کردووە بۆی ئەنجامی دەن هەڵبژاردنەکان لەو کاتەدا ئەنجام بدەن. هەروە راپۆرتێکیان ئامادە کردبوو لەگەڵ خۆیان هێنابوو بۆ بارگای یاخود باڵەخانەی ئەنجومەنی وەزیران و پێشکەشی سەرۆک حکوومەت و هەروەها وەزیرەکانیان کرد. لە راپۆرتەکەدا هاتووە کە ئەوان پێویستیان بە بڕێک پارەی باشە بۆی کە بتوانن کارمەندی کاتیدا بمەزرێن و هەروەها لە ڕووی مادیەوە بتوانن ئەو کێشە و گرفتانی کە هیانە پێی چارەسەر بکەن. هەروەها کۆی گشتی بە هاوکاری لۆجستیان پێویستە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بکاتن و هەروەها ڕاشنگان کە ئەوان لە پێشتردا هەندێک ئیشی و کاریان کردووە بۆی کە ئامادەکاری بکەن بۆ هەڵبژاردنەکان. بۆیە ئێستا ئەوەی کە پێشتر دەگوترا 6 مانگیان پێویستە بۆ هەڵبژاردنێک ئێستا ئەو موادەیە دەتوانن بە کەمتریش ئەنجام بدەن، واتە دەتوانن لە ماوەی 3 مانگ هەڵبژاردن ئەنجام بدەن. بەڵام بۆ مەرجێک ئەو داواکاریانەی کە هەیەە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتەکەی لێ وەرگرتن کە لە راپۆرتەکەدا هاتووە دەبێت بڕەپارێکی باشیان بۆ دابین بکرێتن کە هەروە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریان بکاتن لە ڕێگەی وەزارەتی تەندروستی وەزارەتی پێشمەرگە بۆی کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە. هەروە ئەو پرۆسەی کە ئێستا بە کۆمیسیۆن گرتوێتە دەست بۆی پاکردنەوەی تۆماری دەنگدەران ژمارەی یەکجار زۆر ناوی دووبارە و ناوی مردوو هەروەها ئاوارەکانی دەرەوەی عێراقی هاتوونەتە هەرێمی کوردستان ئێستا ناویان هەیە و هەروە لە هەڵبژاردنەکانی پێشتر دەنجیان داوە ئەمانە بسڕێنەوە ئەو ناوانە نەمێنێ بۆ دەبێت لە ڕێگای وەزارەتی تەندروستی وەزارەتی پێشمەرگە هەروە بەڵێ دەمەوێت بپرسم وتەبێژی کۆمیسیۆن ڕایگەیاندووە کە وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە هاوکاری پێویستیان نەکردوون بۆ پاکردنەوەی تۆمارەکانیان. ینی وەزارەتەکانی تر بە تێکڕایی وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێم هاوکاری پێویستیان کردووە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران؟ لە ماوەی ڕابردوودا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان داوای لە وەزارەتی تەندروستیش کرد بۆی کە تەواوی ئەو ناوانەیان پێ بدەکەن مردوونە. بەڵام وەزارەتی تەندروستی ناوەکانی بۆ ڕاوەکردن وەکو پێویست نەبوو، زانیاری تەواو دقیقی پێ نەدا. بۆی ئەم جارە دووبارە بەپێی زانیاریەکانی من کۆمیسیۆن دووبارە داوای لە وەزارەتی تەندروستی کردوێتەوە بۆی کە ئەم جارە بە تەواوی زانیاری ناوەکانیان پێ بدە بۆی کە بزان کە کوێ مردۆ چێ زیندووە. هەروە ئەو ناوانەی کە لای وان هەیە و هەروە بۆی کە بیسڕنەوە بەڵام تاوەکو ئێستا وەزارەتی تەندروستیش وەڵامی نەداونە بۆی کە تەواوی زانیاریەکانیان پێدەن. وەزارەتی پێشمەرگەش بە هەمان شێوە. بۆی ئەم بربەستان ئێستا لە بەردەم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە چەند بربەستەکە. یەکە لەوانە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە کە ئەمە کێشەی بۆ کۆمیسیۆن دروست کرد. ئەمڕۆ کۆمیسیۆن بە حکوومەتی گوت ئەگەر بێت و ئەم کێشەیان بۆ چارەسەر بکەن ئەوە دەتوانن هەڵبژاردنێکی پاک و تەمیز ئەنجام بدەن. کێشەیەکی تریش بۆ کۆمیسیۆن کە دروست بووە ئەوەیە کە ئێستا کێشەی لە نێوان لایەنە سیاسەکانە بەشێک لایەنە سیاسەکان ئێستا لەگەڵ ئەوە دانینە لە مانجی 3 یاخود لە مانجی 4 هەڵبژاردن ئەنجام بدرێت، چونکە ئەوان دەڵێن ئێستا کاتی نییە بۆ ئێمە نابێتن ئەم هەڵبژاردنە لەو کاتە ئەنجام بدرێت. بۆیە ئەمەش کێشەی دروست کردە. بۆیە پێویستی بەوەیە کە ڕێککەوتنی سیاسیش بکرێت لە دەرەوەی حکوومەت و پەرلەمان بۆی کە بتواندرێت ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت. هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و بە پەرلەمانی کوردستانیش بڕیار وایە لە هەفتەی ئایندەدا ئەگەر بێت و کۆبنەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام درێت ئەوە سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دێتە پەرلەمانی کوردستان لەگەڵ کۆمیسیۆن و بۆی کە وادەیەک دیاری بکەن بۆی کە هەڵبژاردنەکان ئەنجام بدرێتن. بەڵام ئەگەر بێت و ئەم کۆبنەوەی ئەنجام درێت ئەگەر کۆبنەوەکە ئەنجام نەدرا ئەو لە دوای سەری ساڵی تازەوە سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان دێتە پەرلەمانی کوردستان و لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لێژنە پەیوەنددارەکان کۆ بێت و وادەیەک دەستنیشان دەکەن. بەڵام ئەو کاتەش وادەکە دەستنیشان دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی مەرجەکانی کۆمیسیۆن جێبەجێ بکاتن، چونکە کۆمیسیۆن بە حکوومەت ڕاگەیاندووە ئەگەر بێت و مەرجەکانی جێبەجێ نەکرێتن ئەوە ناتوانێت هەڵبژاردنێکی زۆر باشە. بەس وەلی پێدەچێت کاتەکەی بێتە پێشتر، یعنی لە ماوەیەکی کەمتر و کورتتردا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێن؟
بەڵێ کۆمیسیۆن ئەمڕۆ بە حکوومەت یاریمی کوردستان ڕاگەیاندووە ئەگەر بێت و ئەوان ئەو مەرجانیان بۆ جێبەجێکەن ئەوان دەتوان بە زووترین کات هەڵبژاردنەکە ئەنجام بدەن وهروە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانش تەنها لە ماوەی 1 مانگ دەتوان تەواو پاچی بکەن و ئەگەر بێت و حکوومەت یاریمی کوردستان هاوکاریان بکە وەزارەتە پەیوەنددارەکان هاوکاریان بکە گەورەترین کێشەش ئێستا بۆ هەڵبژاردن کە دروست بووە لەلایەن ئەوەی لە شاری هەولێرەوە